في مجاري زيادتر قوتو بيج بكن بميوانداريا دكتور خالد حيدر مامۆستای زانینگەه و پستور ئابووریژ سلێمانیە لەگەلمەیە دکتۆر دەم باش و سپاس بۆ ئامادەبوونەوە عێراق هەوڵ دەدە دماماڵەیاندا پشبەستنا بە دولار کێم بکە گەلۆ بێ پشبەستنێ دە ئەنجامێک هەبە بۆ وێ ئارمانجا خوێ یا عێراقی کو دخوازە گڤاشە سەر دولار لە ناوخوا کێم بکەتن؟ بەڵێ زۆر سپاسان ئەەکەم بەناو خۆی بەخشندە میهرەبان خۆی بە تەکید هەموو هەوڵدانی ئەمریکا لەگەڵ عێراق بۆ ئەوەیە ینی ئەوە کە دەرئەکەوێ با بڵێن عێراق بۆ ئەوەیە کە تعاملکردن بە دۆلار کەم ببێت تعاملکردن بە نەقد بە پارە بە وەرەقی کەم ببێت و زیاتر دۆلارەکەش ئاراستەی حواڵەکردن یاخۆ تەحویلکردنی خارجی بێ بۆیە لێرە و بە تایبەت زیاتر ینی حکوومەتی ئەمریکا مەبەستی ئەوەیە کە دۆلارێکی زیاتر لە بەردەست نەبێ بۆ ئەوەی بگوازرێتەوە یاخود ئاودی و بکرێت بۆ ئێران جگە لەوە هەڵدانەکە بۆ ئەوەیە کە با بڵێن دراو بە وەرەقی لە بازارەکان وەکو تەمان دراوەکە مەبەستن دۆلارەکە نەمێنێ هەمووی ببێتە ئەلکترۆنی و تەنها بۆ دەرەوە بێ ئەمە یەک دوو ئەوەی کە ئێستا بە ڕێزانە کەشاندی عێراقن بۆ تورکیا هەوڵ ئەدرێت بۆ ئەوەی خواست لەسەر دۆلار کەم ببێت بۆ ئەوەندە یاری نەکرێت بە نرخی دۆلار ئەبینن جنابتان ئێستاوی کە لە بازارەکان ئەگوزارێ هەمیشە نرخی دۆلار ئەگۆڕێ لەبەر ئەوەی بنمونە هۆکاری تایبەت هەیە کە خواستی لەسەر دروست کردەوە لێ کردووە کە زیاتر بەرەو زیاد بوون بڕوان نرخی دۆلارەکە ئەم هەنگاوە وەلیەکە کە خواست لەسەر لیرەی تورکی زیاد بکە یاخود لەسەر یۆرۆ و بە ڕەزامەندی هەردوولا بۆ تورکیاش باشە کە ئابووری عێراق داوای لیرەی تورکی بکە بۆ ئەوەی ئەو ئاستە نزمەی کە ئێستا تۆماری کردووە لێرەی تورکی وردە زیاد بکات طبعاً ئەمە شوالەیەکە کە ڕەزامەندی هەردوولا ئەگەر لەسەر فعلەن ئەم ڕێکەوتنە بکرێت و واژۆ بکرێت ئیتر دیناری عێراقیش خواستی لەسەر دروستەکرێت لە لاینی وڵاتانی دەوروبەر بە تایبەت ئەگەر باسی تورکیەکە ئەەکەین ئەگەر لە لاینی تورکیەوە پەسەند بکرێت ئەمە شواریەکە نرخی دینار وردە لە اقتصادی عێراقی لە ئابووری عێراق زیاد بکات و ئەم هەنگاوانە کە جنابتان لە پێشێکیەکە ئاماژەتان پێدا کە بۆ پەسەندکردنی حواڵەکردنی ئلکترۆنیە تەحویلکردنی ئلکترۆنی لە نێوان بانکەکانی عێراق لەگەڵ بانکەکانی تورکیا وردە بانکی ناوەندی ڕۆڵی چاودێر بجێڕێ نەک هەمیشە لە ڕۆڵی جێبەجەکار و تەنفیذ بێ نا ئەو کاتە وردە بابەتەکان ئەسپێرە دکتۆر بوو تەبگەرە بازرگانی یاکۆ نها هەمی بە دولار تێکردن ئەنکو بێژین پرانی بە دولار تێکردن لەگەل تورکیا یان لەگەل وڵاتێن دن لەگەل ئیماراتێژی بەری چەند ڕۆژە بڕیاردانەک و بە درهەم بێتەکردن دەما جێبەجێکردنێدا بوو تەبگەرە بازرگانی کارێکی ئاسانە ئەم زوو ji دولار بچین بۆ یۆرۆ یان بچین بۆ لیرە بچین بۆ درهەم یان ji هەر دراوەکێدن یە غەیری دولار ببوورن لەبەرەوە من بە سۆرانی قسە لەگەڵ جنابتانەکەم ئەوەی تێگەشتم لە بەڕێستان هەنگاوەکان یاخود بابەتەکە ئاسان نییە فعلەن قسەکەی جنابتان ڕاستە کەواتە کرمانجیەکان باش گەیشت پرسیارەکە هەر ئەوە بە ئاسایی بەڵێ تۆسێک لێ ئەزانم باشە بەڵێ بابەتەکە ئاسان نییە تەسەوڕەکەم بە ئاسانی ئەوەی کە بڕیاری لەسەر دراوە بە ئاسانی جێبەجێ نەکرێ لەبەر ئەوەی کۆمەڵێک اتفاقات و ڕێکەوتن ئەبێ هەبێت لە نێوان بنمونە ئەوەی عێراق و تورکیا وەکو عەرزی جنابتانم کرد عێراق و ئیماراتە ڕۆپەی هندی ئەوەی کە جنابتان فەرمووتان لەگەڵ سینە بە هەمان شێواز ئەوانەی کە هاوبەش و شەریکی عێراقن سەرەکی عێراقن ئەبێ ڕێکەوتن هەبێ لەسەر ئەم بابەتانە و ڕێک بکەون لەسەر ئەوەی کە ڕێژەی ئەو ڕێژەیەکە لە نرخی گۆڕینەوەی سەر سەرفی دیناری عێراقی لەگەڵ ئەو دراوانە چەند بێت ئەبێ ڕێکەوتنی لەسەر بێ یاخود گەڕانەوە بۆ دۆلار بێ وەکو ئەساس وەکو بنەمایەک بۆ ئەو ڕێژەیە لێرە خواستی عێراق لەسەر ئەو دراوانە زیادەکە لە هەمان کات خواستی خەڵکی ئەو وڵاتانەشە لەسەر دیناری عێراقی زیادەکات و ئەمەش بە تەکید ئەمە وای لێکە کە نرخی دیناری عێراقی وردە زیاد بکاتوە بەهێزتر ببێ بەرامبەر بە تایبەت بە دۆلاری ئەمریکی بەڵام ئایا
ئەمە بە ئاسانی ئەبێت تەسەورەکەم لەم قۆناغەدا پێویستی بە ماوەیەکە بۆ ئەوەی فعلەن ئەنجامێکی هەبێت. باشە کە بە سەرەتای قسەکانت دکتۆر باسی گوشارەکانی ئەمریکات کرد لە سەر عێراق. ئەمە بە زەرەر ناگەڕێتەوە بۆ ئەمریکا کاتێک پشتبەستن بە دولار کەمتر ببێتن، ئەگەر بە نمونە بە بیر بێنینەوە کاتێک ساڵانی ڕابردوو رووسیا و چین هەوڵیان دەدا بازرگانی خۆیان بە تەواوی بکەن بە دراوی نیشتیمانی خۆیان، ئەمریکا نەڕازی دەبوو. بەڵێ خۆی بەڵێ قسەکەی جنابتان ڕاستە، ئەوەشی تایە، بەڵام لەبەر ئەوەی ئەمریکا گرنگترین خاڵ بەلایەوە ئەوەیە کە نایەوێ دۆلار بگاتە دەستی ئێران و جنابتان ئەزان بەهۆی ئەو گەمارەوە ئابوووریە کە سەپێنراوە بەسەر ئێران و بە تایبەت لە بواری دارایی هەرچەند تاڕادەیەک چۆن ئاڵێن تاڕادەیەک ئیجازەدان یاخود مۆڵەتدان هەیە بە عێراق لەبەرەوەی دراوسەی با بڵین ڕاستەوخۆ لەگەڵ دراوسێتی هەیە لەگەڵ ئێرانەوە، هاوبەشی شەریکی بازرگانیکی زۆر لەگەڵ ئێرانەوە بە تایبەت لە بواری وزە، بۆیە تاڕادەیەک خۆشببوون لێخۆشببوونی تایینی ئەمریکا بەرەمبەر بە عێراق لەگەڵ ئێرانە، بەڵام بە گشتی ئەو نایەوێ ئەو دۆلارێک کە ئێستا وا باس ئەکرێت بڕێکی زۆر لە دۆلاری ئەمریکی گەیشتوتە دەست ئێران، ئەوان نایانەوێ یەکەم جار نایانەوێ ئەو دۆلارە بچێتە ئێران، دوای ئەوە هەنگاو ئەنێن بۆەوەی زیاتر. طبعا هەنگاوەکانیش ئەوانەی کە پەسەند کراوە لە لایەنی وەزارەتی خەزانەی فدرالی ئەمریکاوە ئەوەیە کە ئلکترۆنیکردنی تعاملاتی عێراق لەگەڵ دەرەوەی خۆی یعنی لەگەڵ وڵاتانی ترا و ئەوەش هەنگاوەکان بەرەوەوە چەند ئێستا تا ئەم دقەیە بە دۆلار وردە بۆ دراوەکانی تریش هەنگاو بنێن، بەڵام ئەوەی زۆر گرنگە وەکو عەرزی جەنابتانم کرد ئەوەیە کە هەنگاوی یەکەم دۆلار نەچێتە ئێران، ئەوە بەلای ئەمریکاوە مەبەستە و تەسەوڕەکەم ئەگەر دۆلاری وەرەقی نەقدی لە بازارەکانی عێراق نەمێنێ و ئەوەی کە ڕاگەیاندراوە بۆ ساڵی داهاتوو تەنها تەعامل بە دیناری عێراقی بێ لە ناو عێراق، ئەو کاتە ئەمریکا تەسەوڕەکەم سەرکەوتوتر بێ ئەو کاتیش دکتۆر جێبەجێکردنی ئەم بڕیار، ئەو کاتیش کە خواست لەسەر دینار زیاتر بێتن گوتەگوتی ئەوە بڵاو ببووە وەکە ئەمڕۆ پارێزگاری بانکی ناوەندی ڕەتی کردوتەوە کە دینار ئەوەندە کەم بێت لە عێراقدا کە کێشەیەک دروست بکاتن و دەڵێت 170 دینار لە ماماڵەدایە لە دەستی خەڵکدایە دێ و دەڕواتن ئەو دینارە. ئەوە چۆن دەبینن لە کاتێکدا کە خواست لەسەر دینار زیاد دەبێت لە عێراق؟ بەڵێ ئەو کاتە بینی جەنابەت وردە وەکو ئەرچی بەڕێستانم کرد کە خواست لەسەر دیناری عێراقی زیاد بوو، خواستی ناوەکی لەبەرەوەی جەنابەت ئەبینی ئەو بڕیارە فعلەن ئەگەر بچێتە بواری جێبەجێکردن ئیتر خەڵک کە ئەچێ بۆ بازارەکان هیچ شتێک نامێنێ بە دۆلار بێت، تەنها بۆ مەبەستی سەفەرکردن بۆ دەرەوەی وڵات ئیتر بۆ گەشتیاری بێ، بۆ خوا نەخواستە بۆ نەخۆشیێک بۆ چارەسەر وشتێکی وا بێ، یاخود بۆ تەحویلی خارجی بۆ بازرگانی ئەوانە گیان، بەڵام بۆ ناوخۆ کە خواست لەسەر دیناری عێراقی زیادی کرد دەبەرەوەی تەعاملات ئیتر بە دینارە بێ، ئەو کاتە وردە ئەوەی کە لای خەڵکە و لە تەعامل لەناو بازارە با بڵێن قیمەتی ئەبێ بە قووەت ئەبێ، ئەو کاتە نرخی دینار بەرامبەر بە دراوەکانی تروە بە تایبەت لە بواری بەرامبەر بە دۆلاری ئەمریکی سعری سەرفەکەی زیادەکە. بەو شێوازە کە دیناری عێراقی بەهێز بوو لە وەکوتم تەڵەبی ناوخۆیی خواستی ناوخۆیی لە ئەوەش تەڵەبێکی ترمان هەیە ئەو وڵاتانەی کە ئەگەر پەسەندیان کرد ڕێکەوتن لەگەڵ عێراقا ئەنجام بدەن بۆ ئەوەی کە ئیتر بازرگانی بکرێت بە دینار و دراوی ئەو وڵاتە دیسان ئەوەش بە قووەتی ئەکات وردە ئەبینی من تەسەوری ئەوەکەم ئەگەر وە فعلن وا بڕوات و هەنگاوەکان وردە زانستیانە بڕۆنە پێشەوە لەوانەیە ئەو کاتە دۆلاری ئەمریکی یەکسان ببێ بە 1000 دینار یاخود لەوە کەمتریش. دکتۆر بە کورتی پێتان وایە بە زانستی بەڕێوە دەچێت ئەو پرۆسەیە لە عێراق؟ ئەگەر بابەتی گەندەڵیەکە دوور بخێنەوە باشە، ئەگەر کۆنتترۆلی سنوور بکرێ لە بینی عێراق و ئێران بەڵێ. زۆر سپاس دکتۆر خالد حەیدەر، پسپۆرە ئابووریژە سلێمانی لەگەڵمە بووی.